بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نووسراوێکی وەزارەتی ئەوقافی حکوومەت هێرێم نیگەرانی و تووڕەیی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە لە نووسراوێکدا کە بە واژۆی پشتیوان سادق وەزیری ئەوقافی هێرێم ئاراستەی وەزارەتی ناوخۆ حکوومەت هێرێم کراوە داوا دەکات کە هەر ڕێکخراوێک کە چالاکی ئاینی و کاری خێرخوازی دەکات بەبێ ڕەزامەندی ئەوان ڕێگەی پێ نەدرێت و ئەگەر کارێکی لەو شێوە بکرێت ڕوبەڕووی دادگایان دەکەینەوە لە بەرنامەی ڕۆق سەرەوە دەکەین بۆچی وەزارەتی ئەوقاف دەیەوێت چالاکی ئاینەکان کۆنتڕۆڵ بکە بۆچی وەزارەتی ئەوقاف لە بری داواکردنی داخستنی کافتەریا و بارەکان و یانەکانی شەوانە داوای ئەوە دەکات کە چالاکی ئاینەکان سنووردار بکرێت وەقسە سەرەوەشکە ئایا مەسلەی بەرتەسکردنەوەی ئازادی ئاینەکان بەرنامە بۆ داڕێژرا و هەوڵی تێکدانی خێزانیش کە ئێستا مەسلەی پرۆژە یاسای هەمواری پرۆژە یاسای خێزانی دەستدایە پێشترا وڵ هەبوو بۆ گۆڕی نیوانەی پەروەردەی ئیسلامی ئایا ئەم هەوڵانە هەوڵی بەرنامە بۆ داڕێژراون بە ئامانجی تێکدانی کۆمەڵگەی کوردی لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا نادرکانی کوردەیی زانای ئاینی لە هەولێرەوە هەروە لە ڕانیەوە ئارام محەممەد نووسەر و توێژەر لە فکری ئیسلامی سەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا نادر بەخێر بێن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێستان وەکو زانایەکی ئاینی چێ بۆ نووسراوی وەزارەتی ئەوقاف کە داوای کۆنتڕۆڵکردنی چالاکی ئاینەکان و کاری خێرخوازی دەکات لە وەزارەتی ناوخۆ. خوای گەورە پاداشتی جەنابتان بداتەوە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشی بۆ جەنابەت کاک حەکیم بە خێراتنی مامۆستای بەڕێز. زۆر سوپاس مامۆستا. دیارە ئەگەر بێت و ئێمە وەکو ئینسافێک وایان وەکو مەسەلا غەمخۆریەکی مسلمانان مامۆستانی ئاینی زار لە پێشەوە دەبێت خوێندنەوە بکەین بۆ ئەو بەیاننامەی وەزارەتی ئەوقاف یان ئەو داواکاری کە لە وەزارەتی ناوخۆی کردووە. ئەگەر بێت و مەبەست لەوە کە وەکو بخۆیان لە ڕوونکردنەوەکەوە دەڵێن و خودی خۆی جەنابی وەزیر دەڵێ ئێمە ئەگەر بێت و ئەو کارە بکەین وەکو وایە کە کلیلێک بێن و وەزارەتەکەی خۆمان دابخەین. ئەگەر مەبەست لەوە ڕێکخستن و تەنزیم و ڕێکخستنی مەداریسی دینی بێ مەدرسەکانی حوزرە و فەقیان بێ و هەروەها مەبەست لەوە ڕێکخستنی حوزرە بێ یان مەسەلە بنکەکانی لەبەرکردنی قورئان بێ کە ئەوە ئەوقاف وەکو وەزارەتی ئەوقاف وەکو وەزارەتێکی کە نووسرا وەزارەتی ئەوقاف شؤونی دینی کە پێشتر یارە شؤونی ئیسلامی بوو ئێستا کرایە شؤونی دینی ئەوە ئەگەر مەبەست لەوە بێ ئەوە مافی خۆیانە کە ئەوانیش چکە لە وەزارەتی ئەوقاف وابزەم بەڕێوەبەرایەتیەکەیە ئەو بەڕێوەبەرایەتیە کە مامۆستایەکی بەڕێز مامۆستا عومەر ڕەشید بەڕێوەبەریەتی ئەوە بنکەکانی کە لە کوردستان هەن بە زۆری سەر بەو بەڕێوەبەراوەتیان و زۆر بەشیان ئیجازەی ڕسمیان هەیە ئەو بنکانە کە ئێمە لەگەڵ زۆریان هەماهەنگی و تەواسولمان هەیە و ئاگادارین و ئێمەش لە دەستگا و ڕێکخراوی خۆمان موەسسەی خۆمان یەکێکین لەوانە کە لە وەزارەتی ئەوقاف بنکەیەکمان هەیە و ئیجازە پێدراوە. ئەگەر مەبەست لەوە بێ ئەوە جێگای خۆیانە و مافی خۆیانە و دەستخۆشیان لێ دەکەین بەڵام ئەگەر مەبەست لەوە بێ کە بەرتەسکردنەوەی مەدارسی دینی و مەدرسەکانی لەبەرکردنی قورئان بێ ئەوە بەڕاستی نەک ئێمەی مامۆستا و هەموو مسلمانان دەبێ بەڕاستی وەقفەیە بکەین هەڵوەستەیەک بکەین. جارە پێشەچی ئێمە ئەگەر ئەرشیفمان هەبێ مامۆستای بەڕێز کاک حەکیم بەڵام بەداخەوە زۆر جاران ئێمە میلەتی کورد ئەرشیفمان نییە ئەگەرنا لە نەوەتەکانەوە ئەم هەر ڕۆژەی جارێک و هەر ڕۆژەی بەناوەیەک و ئێتر دژایەتی ئیسلام و بنەماکانی ئیسلام و زۆر شتیکە کراوە و زۆر بێڕێزی کراوە بەرامبەر بە کۆمەڵی یاسا و ڕێسای ئیسلام و بەرامبەر بە مامۆستانی ئاینی بەرامبەر بە قورئان ئەگەر ئەوە بێتەوان ئەوە تاریخ و مێژوێکی زۆری هەیە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوە دەبێت ئەگەر مەبەست ئەوە بێ مامۆستایانی ئاینی و مسلمانان هەمووی تێگڕا ئاگادار بن لەوە لەبەرەوەی ئێمە مامۆستای بەڕێزمان هەیە لە ساڵی 1998ەوە لە وتار لادراوە لە هەر شوێنێک کە ئێمە تەمان باسەکەمان مەداریسە بەڵام ئەوە ژێکێکە لەوانەیە ینی ممکن ئێمەش خەڵکانێک بێدەنگ بووبین ئێمە خاتریانمان زۆر گرتوێ بەڵاوان خاتری ئێمەیان نەگرت پێ دواوە ممکن ئێمەش مامۆستانی ئاینی وەکو بڵێ هەندێک گوناهمان هەبێ کە زیاتر هەندێک شت هەیە پێناسەمان نەکردووەکو مافی خۆ بۆ نمونە باسیەوەمان نەکردو کە عەلمانیەت چیە و چی دەوێت یعنی بەداخۆ زۆر جار پاساو دێنینەوە
ئیلای ئێمە عەلمانی نین تەبعاً ئەوان ڕۆژێ لە ڕۆژیان نەیانگوتو ئێمە ئیش بە ئیسلام دەکەین کار بە ئیسلام دەکەین ئەوە هیچ گومان نییە لە لێدوانەکانیان لە تەسریحاتیان لە بەرنامەکانیان جای بە بابزانانی ئەوانە مخەیرن یان مسەیرن ئەگەر احتراف بکەن بڵێن کاکەمە مسەیرین بەدەست خۆمان ێسکۆ زۆر جار لە لێدوانەکان دەویستین هەندێک کار بەدەست دەرە وڵای ئەمە ڕۆژاوە لێمان ڕازی نابێ خۆ ئێمە دەبێت جارێ حیسابی میلەتی خۆت بکەیت یەکێک لە کار بەدەستەکان کە وەخت خۆی چ بۆ ئەمریکا هاتبەوە قسەی کرد بوو مامۆستایەکی ئاینی لەوێ بوو مامۆستاینێکە گوتوی ئەتۆ خۆ سەرۆکی ئەمریکا و ئەوروپا ئەوە نییە ئەتۆ خەڵکی ئەو هەرێمەی و لە ناو خەڵکەدای بۆیە بەڕاستی دڵسۆزی ئێمە دەڵێن ئەگەر ئەوەی کە پێشەکی گوتمان وەزارەتی ئەوقاف ئەو مەبەستی بێت ئەوە مافی خۆیەتی بەڵام ئەگەر وەکو دەڵێ شتی تری لە ژێرەوە بێت کە باس نەکرابیان نەوای تر هەبێ ئەوە بەڕاستی شوێنی تر زۆرە کە ئەو شوێنانە بەڕاستی خەڵکی تێک دەدەن بیر و باوەڕی خەڵکی تێک دەدەن مجتەمع و کۆمەلگا بەرەو لاڕێ دەبن مەسەلا ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەوەی کە باسی چاکسازی خێزانی پێدەڵێن یان مەسەلە پێشتر کە ئێمە لەناو ئەو مۆزوعی دابووین پەروەردەی ئیسلامی و کۆمەڵی لەو شتانە یعنی بەڕاستی ئەگەر ئەوانە مامۆستایانی ئاینی کە پێشەنگن تەبانەوە نەکرد مامۆستایانی ئاینی دەبێ هەموو خەڵکی مسلمان بەڕاستی وەکو پێغەمبەرمان کە کەسی لێ دەرنەکرد صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەمجا ئەگەر مەبەست ئەوە بێ ئەوە ئێمە دەڵێن دەستخۆشیە و جێگای خۆیانە و مافی خۆیانە بەڵام زۆربەی ئێستا وا بزانم 100 مەدرسەی 100 بنکەی لەبەرکردنی قورئانی پیرۆسەیە هەر هەمووی ڕێگا پێدراوە هەمووی لە وەزارەتی ئەوقافەوە ئیجازەی ڕسمیان هەیە فەرمیان هەیە سەر بەو بەڕێوەبەرایەتیان کە ئەو بەڕێوەبەرایەتیش وەکو دەڵێ مختەسە بۆ کاروباری لەبەرکردنی قورئانی پیرۆز و لە بنکەکان بۆیە ئێمە داوا دەکەین کە بەڕاستی بەڵام ئەمڕۆ دیارە لە ڕوونکردەوەی وەزارەتی ئەوقاف و خودی خۆی جەنابی وەزیر دەڵێ ئێمە مەبەستمانەوە نەبووە مەبەستەوانەی کە ئیجازەیان نییە ئێمەش دەڵێوانەی کە ئیجازیان نیە با ئیجازە دەرکەن وەلەو قورئان ئیجازەی ناوێ قورئان خوای گەورە خەیرکم من تعلم القرآن أفضلكم من تعلم القرآن یان إن هذا القرآن يهدي للتي هي أقوم بەڵام ئێمەش لەگەڵ کاری فەوزا و خوانە خواستەوە نین بەڵام قورئانیش یان ئەو بنکانە ڕۆژێ لە ڕۆژان نیان گوتوەرن حیزبایەتی بکەن یان ڕێکخراوەکە و موسسەکان بڵێن کاکە ببە حیزبی ئێمە ببە ڕێکخراوی ئێمە ببە موسسەی ئێمە ئەجا فێرە قورئانت دەکەیت وێ بەڕاستی ئەوە پێویست بە خۆدا چونەوەیە و هەروەها هەموو لایەکمان بزانین مەبەست و ئامان چێلەوە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا مامۆستارەم جەنابشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم هەرچەندە ئەوقافیش ڕوونکردنەوەی دابوو بەڵام باز لەوەکی ئەوانەی کە بڵێن لە فەرمانگەیەرەکرا و حکومەکانیشی مۆڵەتیان هەیە دەبێت هەماهەنگی بکەن بۆ کردنەوەی خولێکی قورئان یاخود بۆ کاری خێرخوازی دەبێت هەمانگی لەگەڵ ئەوان بکرێ یاخود ینی کۆنتترۆل بکرێ چالاکیانەوە ئەمڕۆ وەزیر ئەوقاف باز دەکە نابێ لە بارەگای حیزبەکانیش خولی قورئان بکرێتەوە بەڵێ سەرتا بسم الله الرحمن الرحیم وبه نستعین سڵاو ڕزمێ بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەحەقی ئەو بەیانەی کە دوێنێ شەو دەری کردوەوەی کە ئەوڕۆ دەری کرد کەمێک جیاوازی پێوە دیارە ئەوەی دوێنێ شەوەی هەر زۆر توند بوو یعنی هەموو جۆرە ئازادیەکی لە مسلمانە دەسەندەوە یعنی تۆوات لێبێت لە وڵاتی خۆت کە 1995 بۆ سەرەی بە مسلمان دادەندرێ بە نوێشکەر و نوێژنەکەریەوە کەچی مافی ئەوت نەبێت خولێکی قورئان خوێندن بکەیەوە بەڵام ئەگە بتوێ بچی دیسکۆیە بکەیەوە ئەگە بتوێ بچی باڕێک بکەیەوە پێشوازی لێ دەکرێت و فەرشی سوورت بۆ ڕادەخرێت ئەنی خۆ قەزیەکە تەنها ئەو خولانە نییە باشە من لە وەزیر ئەوقاف دەپرسم ئەدیکردنەوەی مزگەوتێک لە شارێک لە شارەکاندا بۆ ئەوەندە قورست کردو بۆ ئەوەندە سەختت کردو بۆ دەیان کۆسپ و تەگەرت داناوە لە بەردەم دروستکردنی مزگەوت یعنی إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر يعني أوانا لتسوارتسوي كمالك هنجاون أجر بيتو سر بقرش دي كشي بدو ده بحقات أما دوشتي لبشتوي من أودي كسرنزم دابيهم بلا يا كم يعني لا يقدوي سرنزي خلشي مسلمان وهاولاتياني كردستان لا جندلي ودزي وفرهود كرني سروت سامعني خلقو خاك فروشيمو أوانا بينة السر كمالك مسائل ديني لوا بۆ ئەوەی ئیدامە بدا بە کارەکانی دیکەی وەلایەن کەشەوە هەر مەبدەئیەن ئەوان ڕاستی حەزیان بە چارەی گەشانەوەیکی گەورەی ئیسلامی نایەت کە دینی ئیسلام بخۆی دینێکی حەرەکیە دینێکی زوڵێنەرە
هەر کەسێک دێتە ناوبازنەی ئیسلامەتی بەلانی کەم ڕۆژی 5,000 نوێژی پێ دەکات دنیەکی بەجوڵەیە ئەویش لە تێڕوانی خۆیەوە تەماشای ئیسلام دەکات پێی وا دەبێت وەکو مەسیحیەت بێ وەکو مەسەلەن بوزیەت بێت تەنها پەیوەندێکی شخصیان مرۆڤ خوا بێ جا ئەگەر دەبینێ ئیسلام بەجوڵەیە و جوڵە دەکاو لەگەڵ ئەوەی کە هیچ دارایەکی بەقوەتش لە پشتیان طبعاً بەوە پێی ناخۆشە چ دەکات ناچارە بێ بەیاننامە دەرکات بە ناوی یاسا و بە ناوی ئەو جۆر بابەتانەوە ڕێگری لێ بکات هەرچەندە بەیانەکەی ئەو شەوی ڕوونکردنەوەکەی ئەمڕۆی تاڕادێک نەرمیەکی پێوە دیار بوو بەڵام ئەوەی کە زۆر جێگای پرسیار و سیر بوو گوتی تەنانەت نابێ حیزبی ئیسلامیەکانیش لە بارەگەی خۆیاندا خولی قورئان خوێندن بکەنەوە جا دواتریش دەهات بەراوردی دەکرد لەگەڵ ڕوتێکی ئەلمانی کە بۆ ئەو خولی قورئان خوێندن ناکاتەوە ئەویش نابیکاتەوە طبعاً ئەوە زۆر ئەوە پێی دەکرێت قیاس مع الفارق ئەو وەک ئەوەی وایە بڵێ مامۆستای فیزیا نابێ فیزیا بڵێتەوە مامۆستای مێژوو نابێ مێژوو بڵێتەوە زای چێ بڵێتەوە خۆی وەستای گەسکاری نابێ مێژوو فیزیا بڵێتەوە ڕوتی ئەلمانی مافی خۆیەتی بێ خول بکاتەوە لەسەر فکری شوبنهاور لەسەر فکری سارتر لەسەر ڕابەرانی بیری ئەلمانی چونکە ئەو دەڵێ ناسنامەی من ئەلمانیەتە هەندی بەشێکیان باوەڕیان بە ئیسلام هەیە بەشێکیان باوەڕیان پێ نییە ڕوتی ئیسلامیش کە دەڵێ ئیسلام ناسنامەمە و قورئان بەرنامەمە بە تێگەیشتنی خۆیان طبعاً ئەویش مافی خۆیەتی کە قورئان لە بارگەکانی تا بکاتەوە ئەی تۆ تەنانەت ڕێگریەوەش دەکرێت قورئان بڵێتەوە ئەنێ من زۆرم پێسەری بە حەقەت ئەلمانیەتی ڕۆژهەڵات یعنی ئەلمانیەتێک کە هەمیشە بە زۆرێک لە زۆرەکان زۆر خۆی چڕ دەکاتەوە دژاتکردنی ئیسلام باوەڕکانی لە ئەلمانەتیش تێ نەگەیشتم کاکە خۆ ئەلمانەتی بمانای ئەوە ناتۆ بێ دژاتی دینکەی چاوەکەم ئەلمانەت بمانای ئەوە دێکەتەوە ڕێز لە ئاینەکانی دیکە بگری ئێدەوە ڕێز لە ئیسلامیش بگرا تخوا من یەک پرسیار لە کاکشتیان سادق دەکەم دەتوانێت ڕێگری بکە لە پەیڕەوانی ئاینی مەسیحی کە خولێک بۆ ئینجیل بکەنەوە ناتوانێت ئێکاتە بۆ دەی ڕێگریش لە حیزبێکی ئیسلامی دەکات دواتر خۆ حیزبی ئیسلامیەکە ئیجازەی لە تۆ وەرنەگرتووە حیزبێکی ئیسلامی یەکگرتووە کۆمەڵە بزوتنەوەیە ئەو ئیجازەی لە حکومەتی عراقی وەرگرتووە ئیجازەی لە حکومەتی هەرێم وەرگرتووە ئەو ئەتۆ وەزارەتەکەی تۆ ناتوانێت ئاواز بدەتە سەرەوە بێ وڵات دەبێت ئیجازە لە من وەربگری سەبارەت بە ڕێکخراوەکانیش ڕوونکردنەوەکەی دانی من ناڵە هەموو قسەکانی غەڵەت بێتەوە هەندێک لە قسەکانی جوان باس تونندڕەوی و تونندڕەوی ئاینی ئەو زۆر بابەتانەی کرد دەمێت لەو بابەتەشدا ئیزافەی بخەمە سەر قسەکانی بەڵام وەکو باسم کرد جیای کردەوتی ئەو ڕێکخراوانی کە ئیجازەیان هەیە ئەوان ناگرێتەوە تەنها ئەوانە دەگرێتەوە کە ئیجازەیان و دەچێت بۆ خۆی لە لاکۆڵانێکدا خانوێک دەگرێت و خول دەکاتەوە ئێمە دەبێت ئاگامان لێ بن تەمەن ئەو قسەی ڕاستە دەبێت بە فعلی وایە دەبێت مەسەلەن کاتێک کە شتەکە دەبێتە ڕسمی خولێکی قورئان خوێندنە لە خانووی یاکرێتەوە با ئەو ئیجازەی هەبێت لە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان و ئاگای لێیان بێت تەمەن ئەویش فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان ئەوەشی کە بەسەر بۆ وەزارەتی ئەوقافە ئەوە تەمەن حەقی خۆیەتی ئاگای لێیان بێ و بەرنامە و شتی خۆیان بۆ دانێەوە ئیشکالی تێدا نییە بەڵام وەکو باسم کرد بابەتەکە من ئاوا دەیبینم باش دێمە وڵات کاک مامۆسارە مامۆسا نادر سەبارەت بەوەی کە بەس بەڕێزت وەکو مامۆسایەکی خاوەن ئەزموون ینی هەوڵی ینی بەرنامە بۆ داڕێژراو نبینی لەوەی کە بۆ نمونە لێدان لە پەروەردەی ئیسلامی لە خێزان لە مزگەوت لە مامۆسای ئاینی کە جەنابدیەکێکی لەو مامۆسایانی کە لە 2016 هەوڵیان داڕیشی جەنابەت بسووتێنن لەسەر قسەی حەق لە مینبەر دووریا خستیەوە ینی بەفعلی بەرنامەکە دەستی پێ نەکردووە بخۆی کاک حەچیمی بەڕێز دیارە ئێمە ئەگەر هەر لە دەوروبەرمان مەسەلە و هەروە ئاگادار بین لە ئەوە جیهانیەکان مەسەلە وابزانم لەو ماوەی کە ئەمریکا 450 ملیارد دۆلار شتێکی وا تەرخان کردو بۆ فکرەی ئیلحاد لە شەرقی ئەوسەد دیارە ئەوە ئێمەش دەگرێتەوە و بەڵێ ئەوە شتێکی وەکو دەڵێ ئەمڕۆن دوبیڕە باللەیل پێشتر کاری بۆ کراوە پێشتر ئیشی بۆ کراوە ئیشی بۆ دەکرێت بەڵام ئەوەی کە هەندێک شت هەیە بەڕاستی حەقوایە هەم ئێمە مامۆستایانی ئاینی نەیشارینەوە هەم دەسەڵاتدارانش نەیشارنەوە ئەگە هەندێک شت هەیە ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێ کاتێک کە دەچوون بۆ لای کار بەدەستەکان دەیفەرموو لا خير فينا إن لم نقولوها ولا خير فيكم إن لم تسمعوها خير لێمە دانیە ئەگەر نەیڵین و خێریش لێوە دانیە کە بەڕاستی ئەگەر گوێمان لێ نەگرن بۆ ئێمە ئەسڵ وایە مامۆستایانی ئاینی و خەمخۆرانی ئەم هەرێمە ئەم خەڵکە ئەم میلەتە لە نزیکەوە خۆیمە هەممانیەکین هەم کار بەدەستەکان هەم مامۆستایانی ئاینی دەکرێت مەسەلە زاری وایە لێک تێگەیشتن نیە سوئی تەفاوم هەیە
دەکرێت یعنی بەڕاستی دڵسۆزانی ئەم خەڵکە ئەم میلەتە وە لەناو ئەو دەسەڵەدارانش حتمێن خەڵکی دڵسۆز هەیە خەڵکی وا هەیە کە مەسەلە ممچینە پێخۆش نەبێت کە ئەم میلەتە ئەم تەفەسوخە ئەخلاقیە وای لێبێ کە مەسەلە وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد کە دەڵێ خێزان و ئەمەی توندی تویژی دواوی پێشتر پەروەردەی ئیسلامی کە ئێمە کۆمەڵی مامۆستا چوینە پەرلەمان و وە زیاتر لە 4,000 نزیکەی 4,000 واژۆی مامۆستایان و هەموو چینەکانمان برد. بەڵام ئەوە تەجروبەکانی ئێمە بەڕاستی هەندێک جار تەجروبەی تاڵمان هەیە زۆر جار وادە دراوە بەڵێن دراوە بەڵام دوای ئیشوکاری خۆشیان کردووە. نمونەشمان لە سەردەمی جێندەر کە ئەو کاتی کە کۆمەڵی دڵسۆز و مامۆستایان و خەڵکی تر پێی هەستا ئیتر کۆمەڵە بەڵێنیاندا بە ئێمە بەڵام دوای کۆمەڵێ خاڵ و نوقاتی ئەوانی کە خۆشیان دەیانویست جێبەجێیان کرد. بۆیە ئێمە دەبێت بزانین کە وڵاتی ئێمە کوردستان کە ممچینە شوێنێکی بچووک بێ لە زاوجیان ئەمجا کۆمەڵی ناحەزمان هەیە زۆر سەیرە ئێمە بە خۆمان دۆستی خۆمان نەبین ئەو هەموو ناحەزمان هەیە ئەوە بەڵایکی گەورەیە موسیبەتێکی گەورەیە. بۆیە دەبێت ئێمە بەڕاستی ئەو خوێندنەوانە دەسەڵاتدارانی ئێمە فەرمان بەردارەکانی ئێمە بەڕاستی میلەتی خۆیان مەسلحەت و بەرژەوەندی خۆیان پێشی هەموو کەس بخەن. دواوی هەر وڵاتێک هەر زلهێزێک کە دەچێتە وڵاتێک لەو وڵاتەدا ئەو وڵاتە کە ئەوان وەردەگرێیان هەمە تەعاملیان لەگەڵ دەکات سکوتیان دەکات کۆمەڵێ مەرج و شەرتی هەیە بەس لا ئێمە هیچ مەرجێک نییە هیچ شەرتێک نییە. بەڕاستی زۆر جاران وەکو دەڵێ لە لای من شێرە و بەڵام مەسەلە عەرەبیەکە کە دەڵێ ئەسەدون عەلەیە لەسەر من شێرە بەڵام ئەمە دەبینین بەڕاستی ئەمە لەگە چێ دەکەن لەگە میلەتی خۆیان دەکەن. حەقی وایە بەڕاستی کاربەدەستان بە دڵسۆزی بیرێن ئێمەش بڵین و بەڕاستی ئەوەی کە ئێمە دەیرێن مامۆستایانی ئاینی ئەمە دڵسۆزیە ئەمە غەمخۆریە چکە لەبەر ئەوەی قورئان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە دەفەرمێ إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين قرآن كشافع مشفع وماحل مصدق من جعله أمامه قاده إلى الجنة ومن جعله وراء ظهره ساقه إلى النار. أما زور فرقية قرآن بيشت كيبو بهرديان قرآن بيش خويد بدابو دوزخ. أما درسوزي أوانية توكا ملتي خود لدنيا سر بخي بلان قيامتي لدز بدي ئێمە بەڕاستی دەبێ هەموو لایەکمانەوەڵ بدەین بەڵێ ئەوە کاری بۆ کراوە لە دەوڵەتان کاری بۆ کراوە بەڵام بەداخەوە دەبێ ئێمە کاربەدەستانی ئێمە زیاتر ڕەزامەندی پەروەردگار جا دوا ئەوەی خەڵکی خۆی نیشتیمانی خۆمان ئەم نیشتیمانە خۆری ئەوان نییە دیارە ئەوان ئەگەر ئەو منەتەمان لەسەر بکەن ماندوو بوون لە شاخ بە هەزارەها ملیۆنەها پاداشتیان زیاتر وەرگرتووە لەگەڵ ئەوەی کە ئەو کاتش کۆمەڵی تێبینی هەبووە لەسەر فکرە و لەسەر ئایدۆلۆژی کە بەداخەوە ئێمە یان نەمان گوتووە یان مەسەلەکەم تەرخەم بووین بەڵێ کاری لەسەر کراوە مەسەلاتۆ وەرە لە قەزای ئەو خێزانی یعنی تو ئەگە ئەکست شەو سەعات 12 بێتەوە نابێت لێی بپرسی ئەمە لە کوێی ئیسلام لە کوێی کللتوری کوردەواری لە کوێ وزێ دەبێت لە کوێی مروعەت و پیاوەتی یان ئەگەر ئافرەت لەگەڵ پیاو بە زۆری ئەوەی کە باس کراوە بەڕاستی ئینسان هەندێک شتێ شەرم دەکات کە باسی بکە ئێ باشە ئەوە چۆن ئەوە بۆ کوێیە ئەمە لە کوێ ینی خەڵک لە کوێ دەژیە. بۆیە بەڕاستی دەبێ کاربەدەستان دڵسۆزەکان کە ئێمە دەڵێن لە ناوانش دڵسۆز هەیە زۆریان خۆ بە خۆیان کوڕەکانیان کچەکانیان ناردوو بۆ بنکانە یعنی دەڵێن دڵنیان لەوێ کە فێری ئەخلاق و ڕەوشتی چاک و جوان دەبن دوای بۆ خۆی وەزارەتی ئەوقاف دەڵێ ئێمە زیاتر لە 100 بنکە ڕێگامان پێداوە کە ساڵانە دەورەیان هەیە خولیان هەیە. بۆیە ئەو بەڕاستی نابێ ئێمەش بکەوینە ژێر کاریگەری خەڵکی بێگانە خەڵکێک کە دۆست نییە بە ئێمە خەڵکێک کە لەگەڵ ئاینی ئێمە ئاشنانی خەڵکێک کە کاروباری ئەوەیە بەڕاستی دین و ژینی ئەو خەڵکەی تێک بدا کە ئەمە بەڕاستی نە لەگەڵ دینی ئێمە نە لەگەڵ ژینی ئێمە نە لەگەڵ بیئەی ئێمە ناگونجێ ئەمەش دڵسۆزینە بەڕاستی. بەڵێ سوپاس دەکەم ماوەسا ئارەم سەبارەت بەوەی کە بەڕێز پێ دوایە هەوڵانە هەوڵی پلاندارن یاخود ئەگەر هەوڵێک کێ بێ بەوەی کە بڵین بنەما ئیسلامیەکان بەها کورتریەکان لە کۆمەڵگەی ئێمە دوورخرێتەوە سەرکەوتوو دەبێ و ئایا ئێستا ئەگەر ئێمە بۆ نمونە لە ڕووی داهاتەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە دەسەڵات بۆ من ئەم کۆمەڵگەی وێران کردووە
بامان شێوە هەوڵێکی شەیە بۆ تێکدانی ئەخلاق خێزان بۆ نمونە لاوازکردنی ئەو ڕێکخراوانی کە کاری پەروەردەیی دەکەن پەروەردە ئیسلامی بە هەمان شێوە. بەڵێ من پێم وایە ئەوەی کە هەیە هەوڵێکی نێودوڵەتی لە پشتە ئەو سیستەمە دەجالی ئەمریکیە لە خەمی ئەوەدا بێ و خەڵکی وەک خۆی لێ بکە تەمان لە خراپەدا خۆی لێ بکە لە چاکەدا نا لە دەستی دەسەڵاتدانا لە سەروەری یاسانە لە گرنگدان بە اقتصاد و دروستکردنی ژێرخانێکی کشتتوکاڵی ژێرخانێک پیشتازی لەوانەدانا تەنها لە بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدز لە داوێن پیسی لە دروستکردنی دیسکۆ و باڕەکان لە زیادکردنی داوێن پیسی لە مەسلەی زۆربوونی نەخۆشە دەرونیەکان لە دیاکردنەوەی تاک لە خێزانەکەی لەواندا دەوێت ئەمە کوانمان لێبێت تەڵان کۆمەلگا پێم خۆش شتێک بڵێم کۆمەلگا لەسەر دوو قاچ ڕادەوەستێ قاچێکی مادی قاچێکی معنەوی قاچە مادیەکە وەکو سوپایەکی بەهێز وەکو ئیدارەیەکی بەقووەت وەکو ئابوووریەکی بوژاوە کشتتوکاڵێکی زۆر پیشسازیەکی پێشکەوت و لە هەمان کەدا لەسەر قاچێکی کە ڕاوەستەکەلانی معنەویە ئەویش دینە ئەخلاقە خێزانە بەهایە قیەمە ئەوەی کە کۆمەلگا ڕاگیر دەکات. باشە من یەک پرسیار لە بەشێک دەسەڵاتدارانی کوردستان دەکەم ئەوانەی کە برەو بۆ بەرنامانە دەدەن ئەوانەی کە تەسلیم بوون و وەکو دەڵێ خۆیان ڕاخستە لە بەرامبەر ڕێکخراونی دەوڵەتیەکان و هەرچی بیڵێن دەڵێن باشە بەسەر چاو باشە کۆمەلگەی کوردی قاچە مادیەکەمان نییە باشە بگرن نەک نیمانە لە ساڵانی هەفتاکاندا قاچی مادی کۆمەلگەی کوردی زۆر باشتر بوو لە چاو ئێستا لە هەفتاکاندا لە شەستەکاندا ئەو کاتێک کە شۆڕشی مەلا مستەفا بڵێن شۆڕشی ئەیلول لە کوردستان هەبوو لە هەموو شتێکدا پشتی بەخۆی دەبەست لە بواری کشتتوکاڵ لە بواری خۆراکدا ئێستا ئێمە ئاسایشی خۆراکشمان نییە لە سیاسەری ئێوەدا کەرتی کشتتوکاڵی کۆتایی پێات کەرتی پیشتازیمان نییە ئێتۆ ئەوە لە ناو ئەوە نەهێشتووە قاچە معنەویەکە ماوە ئەو کە کۆمەلگای ڕاجی کردووە ئیمانە ئیسلامە ئەخلاقە خێزانە بەهای قیامەت تۆ ئەوش لە ناوبەی ئەدێ کۆمەلگا لەسەر چ ڕاوەستێ ئەو کۆمەلگایە بە چ بڕوە ینی خۆ نابێ ئەتو بۆ یەکجار بەونەوە خراپی دەتەوێت هەموو شتێک بە یەکجار تێک بدەیت خوای گەورە لە سوورەتی حەشردا پێما بێ دەفەرمێ یخریبون بیوتهم بأیدیهم فاعتبروا یا ئولی الأبصار دەفەرمێ بەدەستی خۆیان ماڵی خۆیان وێرا کرد دەجا عیبرەت وەرگرن پند وەربگرن ئەو کەسانێک کە بینایتان هەیە ئەمە دەبێت پند وەرگرن عیبرەت وەرگرن کاکە ئەمریکا و ئەوروپا کەماوە بەهۆی دامەزراوە و سیستەم و سەروەری یاسا و سەروەری دادگاکانیەوە ماوە ئێستا ئەو توش لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی معنەوی لە ڕووی ڕۆحی لە ڕووی ئەخلاقی و داوەشاوە و داڕزاوە ئەوروپا تۆ لە چاکەدا وەکوان ناکەی خراپەکەش دێنێ ئێرە ئەو مەنجەڵێکە ژەهرە دەیگیری و قوڕێکە گرتوتەوە تا قوڕاکەی میلەتی کوردی دەخێناوێ ئەنە من نازانم لەبەرچی دیانێ وا بکەن ئەیت خوا عەیب نییە لە شارێک و کە هەولێر پەیکەر بۆ نێربازان دروست بکرێ پەیکەری ئیبن مستۆفی لەسەر قەڵای هەولێر دێن نەخوارە پەیکەر بۆ نێربازان دروست دەکەن باشە تورک وا دەکا ئێران وا دەکا ئەنی چێ وا دەکات چێ ئاوال بە یەکجار هەموو شتێکی میلەتەکەی خۆی زەڵبی سفر دەکات و دێنێتە خوارە بە حەقەت ئەنە من نازانم ئەو خۆ تەسلیمکردنە بەرامبەر بە ڕێکخراوە دەوڵەتەکان لە پایسی با بە ئینسان سروشتی ئینسان وایە بەوە بەڕێز دەبێت کە زۆرتر دەست بگرێ بە ڕەسەناتی خۆی بە دینی خۆی بە ئەخلاقی خۆی بە مێژووی خۆی تۆ هەموو شتێکی خۆت سوود دەکەی لەبەر چاوان پێ دوانە بێ بەوە بەڕێز دەبێت لە ئەوروپا و ئەمریکا ئەگەر دەتەوێت بەڕێز بێت لە ئەوروپا و ئەمریکا قیمەتت هەبێ سەنگ و قورسایت هەبێ وەرە وەکو سنگافورە بکە سنگافورە لەگەڵ ئێمە سەر بەخۆی وەرگرت بەڵام زانانی سنگافورە لەکوێیە وەرە بادادگاکان سەر بەخۆ بن بە حکومەت و حیزبت لێک جیا بێتەوە باداهاتت دیار بێ خەرجیت دیار بێ با دەستەوەستی لە سەڵات هەبێ با پەرلەمانت پەرلەمان بێ نەک پەرلەمانەوەکە ینی ئەتۆ بەوە لای ئەوروپا ئەمریکا ڕێزێک پەیدا دەکەی هێزێک پەیدا دەکەی پێزێک پەیدا دەکەی بەزە تۆ لە هەموو ڕێکەوە بە دوای سیستەمە عەرەبی دواکەوتوەکان بکەوی باشە لە ڕووی سیستەمەوە لە ڕووی ئەخلاقشەوە دوای ئەوروپا بکەوی يعني أوا وكخوا دفن ظلمات بعضها فوق بعض إذا أخرجته لم يكد يراها تاريكاي لس تاريكا ديهني هذا أوي كم الجاي كردي راجتوا أوي منو منيك بين ما وين رابدو دا دو جنز سطو بيز ورقيان دوزيا ووحدان بينبو تلفون بخاونا كيف كان بخاونا كان كدوا أو نمونة لا جهان دا أو دبي بنوسيتو بقى زير دوو گەنج پارەی وحدەیان پێ لەم بایلەکەی بەڵام ئامادە من 120 وەرە قەبدنەوە خاوەنەکەی ئەوە چێ ئەوانی فێری ئەو ئەخلاقە بەرزە کردو ئەگەر دین و ئیمان و خواناسیەک نەبێت تو دین و ئیمان و خواناسەکەی لێ بستێنەوە ینی وشەیەک هەیە لە کوردەواریدا دەڵێ با گوناحبار نەبم دەزانی مامۆستا حەکیم وشەی با گوناحبار نەبم نیوەی ئەمنیەتی ئەو کۆمەلگای ڕاگرتووە دەڵێ با گوناحبار نەبم داوێن پیسی ناکات دەڵێ با گوناحبار نەبم فێڵباز نیە دەڵێ با گوناحبار نەبم دزی ناکات دەڵێ با گوناحبار نەبم چاو لە ناموسی خەڵک نابڕێ
یعنی دەڵێ باگوناحبار نەبم درڕندەنیە من ناڵم کۆمەڵگە کوردی وەکو فریشتەوە بەڵام کۆمەڵگەیەکە تا ڕادەیەک پاکێتی خۆی ڕاگرتۆ لەگەڵ ئەو فشاری لەسەریدا ئێتۆ تێ پاکێکەشی لێ بستێنیەوە ئەنی بۆ ئەوەندە خراپەکاری بۆ ئەوەندە وێرانکاری شتێک بێڵەوە شتێک بێڵەوە بەشێ خەڵکی بات ئەو خەڵکە لەسەری بژێ بێ ئەنی شتێک ئەو مۆزوعی تون تیژی خێزانی کە باسی دەکەن باشە ماوەسارە لە کۆمەڵگەی کوردی پێم وانە لە هیچ کۆمەڵ بەڵێ بەڵێ باوە دوایی بێمەوە خزمەتت پرسیارێک کتابەتم لەسەر و پرۆژە یاسای هەموار هەیە مامۆستا نادر بێمەوە لای بەڕێستان سەبارەت بە سوودی بڵێن ڕێکخراوە ئیسلامیەکان یاخود ئەو ڕێکخراوانەی کە لە بواری پەروەردە و لەبەرکردنی قورآنی پیرۆز کار دەکەن چەندە گرنگن بۆ کۆمەڵگەی ئێمە کە ئێستا بۆ نمونە مادەی هۆشبەرە زیاد بووە کێشەی خێزانیەکانە لێکەڵۆشانەوەی خێزانەکانە زیاد بوونی دزی و تاوان و ئەوانە چەندە لە ئێستا لە هەموو کات زیاتر پێویستمان بەو ڕێکخراوانە نییە بەو خولە پەروەردەیانە نییە بە لەبەرکردنی قورآنی پیرۆز نییە؟ بەڵێ وڵا من دەڵێم چەندە پێویستیمان بە خۆراک و بە خواردن هەیە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردەواری چکە کۆمەڵگەی ئێمە عریقە لە ئیسلامدا و لەگە قورئان ئێمە بەڕاستی ئەم میلەتی ئێمە کە پێشتر زیاتر حوزرەکان هەبوو مەداریسە ئاینەکان هەبوون زۆربەی لەوێەوە کە خەڵک منداڵی خۆی دەنارد فێری قورئان بکەی و کاتێ مەداریسی ئەکادیمی و مەداریسی ڕسمی نەبوو ئەمە دەڵێن چەندە ئینسان پێویستی بە خۆراکە بە غیزاء زیاتر پێویستی بەم خۆراکە ڕۆحیەیە چکە بەڕاستی ئینە هذا القورآن يهدي للتي هي أقوم دوا ئەوەی قورئان ئەوەیە کە بەڕاستی ژیانی ئێمە خۆشی ئێمە خۆشنودی ئێمە لە خزمەت قورئاندایە لە ناو قورئاندایە ئێمە ئیمامی عومەر فەرمی نحن قوم أعزنا الله بالإسلام فما ابتغينا العزة في غيره أذلنا الله بخوا ئێمە ئەم میلەتی ئێمە کەماوەتەوە هەر بە ئیسلامەوە شێخ کوشک قسەیەک هەیە دەڵێ یا ئومەت العرب بالإسلام كل شيء والعرب بدون الإسلام لا شيء ئێمەش دەڵێن بەخوا ئەگەر میلەتی ئێمە ئیسلامی لێ کاک حەکیمی بەڕێز ستا بڕۆ تاریخ مێژوو ئەگەر حوجرە زانایانی ئاینی مەداریسی علومی شەرعی لە کووردا دابڕی ئێتر کورد چ مێژوێکی هەیە چ مەزدێکی هەیە هەرچی مەزدی هەیە ئیسلامە هەرچی پێشکەوتنی هەیە ئیسلامە هەرچی پارێزراوی هەیە کە پارێزراوە ئەخلاق و ڕەوشی پارێزراوە ئیسلامە بەڕاستی ئێستا هەموو خەڵکی کورد قەرزاری حوزرەکانە قەرزاری مامۆستایانی ئاینیە مامۆستایانی ئاینی ئەدیبەکان هەمووی مامۆستای ئاینین لە حوزرەکان پێگەیون شاعیرەکانمان نووسەرەکانمان مێژوو نووسەکانمان بۆیە حتا قائیدی شۆڕشەکانمان هەمووی دینی بوون هەمووی دیندار بوون کە دیفاعیان لەم میلەتە و لەم ڕەش و ڕوتە کردووە ئەگەر لە ئەوەلێەوە کورد دەستی بە شۆڕش کرد مامۆستای ئاینی نێگوتایە شۆڕشی کوڕڕەوایە کەس بەدوو ئەمانە نەدەکەوت ئەمە بەڕاستی دەبێت کە ئێمە قەرزاری حوزرین قەرزاری مەدارس شەرعین قەرزاری علومی شەرعین قەرزاری ئەو ئیسلامین قەرزاری ئەو قورئانین قەرزاری ئەو پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەحمەد شەوقی کە ئەمیر الشعراء زوانی گوت إنما الأمم الأخلاق ما بقيت فإن هم ذهبت أخلاقهم ذهبوا ئێستاش کە دەچین لە شوێنان کە دەڵێن کوردین و بەرجی کوردی بە سەلاح الدین بەو کە فەخرمان پێوە دەکەن و فەخر پێوەی دەکەین ئەنتم ئەحفاد سەلاح الدین بەڵام مەرە ڕۆژێک لە ڕۆژان ئەڵمانیەک و دڵۆڕی بەڕێستان و بینەرەکان بێدینێک هەستا بێ قیادەی ئەم میلەتەی کردبێ ئەگە کردبێتی سەقەتی کردووە بەلا ڕێیدا بردووە ڕێگای لێ تێکداوە گومڕای کردووە سەر لە شێواوی کردووە بۆیە ئەم مەداریسی قورئان ئەم بنکانەی قورئان ئەم منداڵە دەورانەی کە ئێستا دەکرێتەوە کە بە خۆی وەزارەتی و قافشەیەتی لە هەموو کاتێ زیاتر پێویستە لەبەرەوەی ئێمە هەر شتێک کە بە سەرماندەی لە غیابی ئیسلامە لە غیابی قورئانە دەبێ ئەوەی بزانین ئێمە کە دەرن ئیسلام حەلە یەکێ لە زانان قسەیەکی جوان دەکا دەڵێ الئیسلام قەضیەة عادلة غير أنه وقع في أيدي محامين فاشين ئێمە ئەگەر ئیسلام شتێک ببێ و خەڵکی مسلمان بیکە خەتای دینەکەمان نیە خەتای خۆمانە بۆیە هەموو جیهەتێک هەموو ڕێکخراوێک هەموو مؤسساتێک هەموو حیزبێک حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە پەرە بدا بە قورئان و بە فێبوونی قورئان و بە علمی قراءات و ئەحکامی تەجوید و کە سوپاس بۆ خوا ئێستا زۆرە لە وڵاتی ئێمە وا دەزانین دەڵێ بسمار كلما ضربته ثبته
ئەگەر کەسانێ بیانەوێ خوانەخواسە قورئان و خەڵکی ئێمە لە قورئان دابڕن لە مەداریسی شەرعی لە حوزرەکان ئەو بەڕاستی وەکو دەڵێ خەیاڵ پڵاوە ئێمە خەڵکی ئێمە سوپاس بۆ خوا دەبینی مامۆستای بەڕێز کاک عەبدولحەکیم ئەمەی قەزەی پەروەردەی ئیسلامی خەڵک چۆن بە جواب هات مسلمانان هەموو یەک دەنگ بوون لەسەر قەزی خێزانی هەر هەمووی بەڕاستی بەڵام گرینگە کە شتەکانمان ئێمە هەر قسە نەبێ هەر فەیسبوک نەبێ بەڵکو لە بابەتی قسەوە بیکەینە عەمەلی بیکەین بە کردەوە خۆچی تێدا ئەگەر مامۆستایانی ئاینی یان ئێچێتی زانایان کە دەستگایەکی ڕەسمیە کە بەڕاستی ئەوان کۆمەڵی مامۆستایی گەورە و مامۆستای ناسرایی وڵاتیان لەگەڵا مەسەلە لێژنەی فتووە دەتوانن هەندێک شت هەیە بەڕاستی تەحریمی بکەن هەندێک شتەوە ئیشی وانە چکۆوان زیهەتێکی ڕسمین دەکرێت مامۆستایانی تریش وەفدێک پێک بێ بچێتە لای وەزیری ئەوقاف بچێتە لای وەزارەتە معنیەکان کاکە ئەمە ئێمە لەکوێ دەژین چ دەکەین بەڕاستی دەبێت ئەوانی زۆر جار گلەی دەکەن دەڵێن مامۆستایان لە ئیعلام لە ڕاگەیاندنەکان هیچ مەڵێن کاکە دەرگەمان کراوەیە وەرن لێرە بە ئێمە بڵێن دەکرێت ئەوە لە نزیکەوە ئێمە هەم شتەکانیان پێ بڕین و ئەوانی ژەمان لێ ڕابن بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕی کورت و دەینەوە لاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە وی دەسێ وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة خبصة بسيطة 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 چییە؟ فێر نەبی؟ ئەلو ئەلو برنجی مەحموودە؟ بەڵێ با گوێ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی مەحموود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة خبصة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ڕبا بەوە ڕێکلام بوو دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆسارم بێم بۆ لای بەڕێزت ویستت باسی هەمواری پرۆژە یاسای خێزانی بکە پێ دوای ئەم هەوڵەش لە چوارچێوی هەوڵانەیە کە بۆ لێدان لە خێزان لە کۆمەڵگەی کوردی بڵێن دەندێن بەڵام بەر لەوە ئەگەر وەڵامی ئەو پرسیارەشمان دەیتەوە ئایسا وەزارەتی ئەوقاف کە باسی چالاکی ئاین دەکات بڵێن ئێستا بە فیعلی ڕۆڵی مامۆسای ئاینیە ڕۆڵی مزگەوتە ڕۆڵی حوجرەکانە هەر زۆر سونودار نەکراوە بەتایبەتەوە مامۆسایانەی کە حەقبێژن زۆربیان دوور نەخرانەوە بەڵێ وڵات جا دیارە مامۆستا ئاینی بە ڤیدیۆ سیدی بە فلاش مۆری تێگەیشتون وەرەقەیەکی بۆ دەخاتە سەر میبەرە قوربان فەرمووی وەرەقەکەی بخوێنەوە باشە مام ئەسڵەن وتاری هەینی کە بکرێتە خوێندنەوە خەڵک هەر لێ حاڵی نابێت خەڵک حەزی لێ گوێ ڕابگرێ بەخوای دەبوایە دەسەڵاتداران
مەمنون بانە مامۆستای ئاینی ڕێکخراوە پەروەردەیە ئیسلامیەکان لە کۆمەلگەدا ئیشیان کردبان و پارەشیان دابانێ. یعنی کەسێکی قورئان خوێن نبینی لەسەر قەتڵ بژیرێ، کەسێکی قورئان خوێن نبینی مەبەستمەوە ئەوانەیە قورئان ناخوێنن قەت قاتیل ئەو بن، بەڵام بە شێوەیەکی گشتیەکە قسە بکەین. ئینسانی نوێشکەر، ئینسانی پابند بە ئیسلام زەمانەتی ئەوەی هەیە کە بازرگانی تلیاک نەکات، زەمانەتی ئەوەی هەیە کە خەڵک نەکوژێت، زەمانەتی ئەوەی هەیە کە دزی نەکات. هەتا ئێستانی نمونێک بە حیزبە ئیسلامیەکان بنین لە کوردستان، کام ئیدارە کوام دائیرەدرا بێتە ئەندامێکی کۆمەڵ یەکگرتوو بزوتنەوە خیانەتی کردبێ، دزی کردبێ، گەندەڵی کردبێ، نەیکردووە کاتە ئەتۆ گەبتەوەی کۆمەڵگەیەکی سەلیم دروستکەی، کۆمەڵگەیەکی ڕێکپێک دروستکە دەبێت گرنگی بە دین بدەیت، بەتابەتی کام دین دینی ئیسلام. یعنی ئێستا لە زانستی کۆمەڵ ناستا دەڵێت ترفع نسبة الجرائم في مجتمعات التي يدور الدين دورا ثانوية. دەڵێ نسبەتی جەریمە و تاوان بەرز دەبێتە لەو کۆمەڵگانەی کە دین دەوری دوم دەجێڕێ. کاتی خۆی مالکی کوڕی نەبی کە زانایەکی باکووری ئەفریقا بوو سەردانی ماوچیتۆنگ دەکات وەکو مەسعود خاڵق لە کتێبەکەی ناوێت دەڵێ ماوچیتۆنگ گوتی ئەمن ئەگەر دینێکی وەکو ئێوەم هەبا کە ئیسلامم دەکردە بەرنامەی شۆڕش خۆم، بەس بکەم میلەتەکەی من کۆنفۆشیۆس و بوزیەتە ئەوەش بەرنامەی تێدا نیە، شەریعەت تێدا نیە، تەنها کۆمەڵێک نەسیحەت و ئامۆژگاریە. مەبەستم ئەوەیە دەسەڵاتدارانی هەرێم طبعا من لێرە ڕووی ڕەخم لە هەموویان نیە، ئێستا لە مەوزۆی باری خێزانیەکەدا حکوومەت دژی بوو تا ڕادەیەک و بەشێک لە پەرلەمانتەرە ئەڵمانیەکان دژی بوون، بەڵام ئەوانە کە ئیمزاشیان کرد بوو دیار بوو چێ بۆ ئیمزای کرد بوو. بەرحاڵ ئەو خۆلاوازکردن و خۆکروزانەوە و تەسلیم بوون و خۆڕاخستن لە بەرامبەر ئەوروپا و ئەمریکا بەڕاستی ڕۆڵی مزگەوت ئێمە دەبێت ڕۆڵی مزگەوت سنوردار نەکراوە، مامۆستا ڕۆڵی مامۆستای ئاینی مزگەوت سنوردار نەکراوە، مزگەوت سنوردار کراوە. خواکەی مزگەوت زۆر سنوردار کراوە، مزگەوت کە دەبێت پێغەمبەر صلی الله علیه و سلم بڕیاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی تێدا داوە. کەسی ئەوڕۆ مزگەوت تەماشا دەکەی بە هەر پێنج نوێژە فەرزەکەی ئەگەر کۆی کێو ساعتێک دەکرێتەوە دەبێت مزگەوت وابێ. ئەدی بۆ کەسی تەماشاش دەکەی هەر زوو پێویستیان بە مزگەوت دەبێت، فەقیرێک پێویستی بە مزگەوتە بەرماڵێک ڕادەخا کۆڵێک پارەی بۆ کۆ دەکرێتەوە. کاتێک لەم ڕۆژانەدا یەکێک لە بەرپرسەکان دەگوت داوا لە مامۆستانی ئاینی دەکەن، داوا لە خەڵک بدەن باز بدەن، داوا لە خەڵک بکەن باز بدەن، باز نەدان حرامە. ئەی تۆ بۆ کە پێویستت پێ داوای دەکەی، ئەی بۆ ڕۆڵەکەی لاواز دەکەی. مامۆستای ئاینی لە مێژووی کوردیشداکە تەماشا بکەین ڕۆڵێکی زۆر گەورەی جێراوە، بەس بەداخەوە ڕەوتە مارکسیەکە کوردیەکە زۆر ئیشی لەسەر دروستکردنی نوکتە کرد لەسەر مەلا، نوکتەی کۆمەڵایەتی. دەنا یەک نمونە بێنمەوە لەسەر مامۆستای ئاینی. دەزانی مامۆستای ئاینی کۆمەڵگەی کوردی فێری پاک و خاوێنێکی زۆر گەورە کرد. لە کاتێکدا لە وڵاتانی دیکە لە ئەوروپا لە ئەمریکا پاک و خاوێنی بەو شێوەی بوونی نەبوو، ئەسڵەن هەر خۆیان نەدەشت، بەشی زۆریان من لە ساڵی 2007 خوێنمەوە لە ڕۆژنامەی هاوڵاتیان ئاوێنە بوو لە بیر ماوە دەڵێک لە سەرسی ئەمریکیەکان دەست بە سابوون ناشۆن، کاکەسان کلێنز بەکاردێن بۆ خۆ خاوێنکردنەوە. مامۆستای ئاینی لەو سەدەمە دواکەوتوانەی ساڵی 800ەکان و ساڵی 700ەکان بێنە بەرچاوت، خەڵکی ناچا قوربان تۆ دەبێت دەستت بشۆی بۆ دەستنوێش سێزار دەمو چاوت بشۆی، مەسحی سەرت بکەیت، دەستت لێرەوە تا ئانیشکانت بشۆی، دەبێت قاچەکان بشۆی ڕۆژی 5,000. بەو سەرمای چەندەها کەس هەبوو لەبەر مامۆستای ئاینی کە فتوای بۆ داوە، سۆسە هۆڵی سەرڕووباریشکاندۆ غوسلی لە خۆی دەرکردو. ئەنی ئەوە کەمە تۆ فقی تاهارەت فێری خەڵکەی، پاکوخانی فێری خەڵکەی. بۆ تەماشاکە کام نەخۆشی هێنا مسلمانان سەرچاوی گرت بێ، هەمووی لە دەرەوەی مسلمانانەوە هاتون نا مسلمانان، بۆ لە بەرەوەی مسلمانان پابەندی پاکوخاوێنی بوون. باشە مامۆستای ئاینیانی من نازانم چ کێشە هەیە لە کۆمەلگاتە تۆ ئەوەندە سنوورداری دەکەی، بەڵام تەماشا دەکەی دنیا ڕێگەت داوە بە کچە مۆدێلەکان، بە ناوی کچە مۆدێل هەرچی پیسی هەیە دەیخەنە ناو کۆمەلگای کوردی، هەرچی پیسی دەیخەنە ناو حزب بیری گەنجی کورد. گەنجی کوردیان وا لێ کرد ئەسڵەن ئینتیمای نەمێنێ بۆ نیشتیمانەکە، ئینتیمای نەمێنێ بۆ نەتەوەکەی. ینی کاتی ئەو دەبینێ کچە مۆدێلێک بە سیلیکۆن و بە خۆقیتکردنەوە و خۆقوتکردنەوە دۆڵەمەند دەبێتە خاوەنی سیارەی بەرز و خاوەنی کۆشک و ڤێلا، ئەویش بە خوێندن ناگاتە هیچ. ینی من نمونەیەکت بۆ بێنمەوە ئەوڕۆ بینیم کەوە بە هیوادارم وەزیری پەروەردەجوێی لێبێ مامۆستایەکی وانەبێش نووسی بووی من ئەو ساڵ هاوین لەبەر هەژاریان دەچوم لە شوێنێک ئیشی پەتاتەم دەکرد، پەتاتەم بار دەکرد. دەڵێت تەماشام کرد قوتابیەکەی خۆم کە پۆلی هەشتە مڕاقیبم بوو لەسەر سەرم بوو، ئەمری پێ دەکردم، بەڵام ئەوەندە بەشتر مجازە یارمەتی دەدام. ینی تۆ خوێندن ئەوەندە ڕەزیل و سووک و سروک بکەی کە مامۆستا لە بەردەستی قوتابیەکدا مامۆستای وانەبێژی قوربەسەر چ بکا بچە ئیشی پەتاتە بکە. ئەنی مەبەستم خۆ تەنها سنووردارکردنی مزگەوت نییە، ئەنی خوێندن سوک کراوە، فەلاحەتی و جوتیاری سوک کراوە، مزگەوت و مامۆستای ئاینی سوک کراوە، نی هەموو ئەوانە سوک کراون. بەداخەوە کەسی چ گرنگی پێ دەدرێ ئەوە دیارە چ گرنگی پێ دیسکۆ و کچە مۆدێل و گۆرانی گوتنێک کە لە خزمەتی بەرزکردنەوەی شەهوەت و سێکس دەبێت، حتا هونەری کوردیشان سوک کرد. تخوا حەزەن زیرەک لە شوێ و ئەو هونەرانی ئەو بەنا هونەرمەندانی ئێستا لە شوێ ئەوانە یەکن
ئەنی من نازانم کۆمەڵگەی کوردی بۆ کوالەتی دابەزی کوالەتی حتى سەکرێتی حیزب سیاسەکان کەی تا هەز دەکەی کوالەتی دابەزی باشە دوای دێمەوە لەسەر هەموار یاسای خێزانیش دێمەوە مامۆستا نادر سەبارەت بە ڕۆڵی مزگەوت و مامۆستای ئاینیش و ڕۆڵی پەروەردە ئێستا هەوڵی هەیە بڵێن هاوڕای لەوەی کە سنووردارکرابێ بۆ نمونە جەنابەت تاکو ئێستاش بڵێن ئایت ڕێگەت پێ نادەن وتار بخوێنی لە کاتێک کە لەسەر مینبەر داوای حەقت کردووە وڵای تر ئەوە ئەگەر من خۆم نەبوومایە بەڵام وەکو دیفاعکردن و بەرگریەک لە مامۆستانی تر نەک لە خۆم لەبەرەوەی وابزانم بە ژمارە زیاتر وابزانم نزیکەی 100 مامۆستای ئاینی لادراوە خۆی لە هەر دائیرەیەک لە هەر وەزارەتێک لە هەر شوێنێک قانونی عقوباتەیە قانونی عقوبات ئەگەر هەر بەو قانونی بۆ خۆیان هەیانە ئیش پێ بکەن هەر کەسێک یان هەر فەرمانبەرێک یان هەر مامۆستایەکی ئاینیان کەسێک ئەگەر شتێکی کردیان مەسەلا وەلو ئەگە هیچیان نەکردو مامۆستایان غەیری چاکە و دڵسۆزی بۆ میلەت نەبێ خۆ ئەگەر عقوبەش بێ مەسەلا چەند ساڵێکە سەرمانجێکە بەسەر دەچێت دواوە تەوبیخ هەیە مەسەلا ئینزار هەیە تەحذیر هەیە کۆمەڵە لەو شتانە هەیە مامۆستا هەیە تەنانەت هیچیان پێ نەگوتو یەکسەر بەنامەیەک و ئەتۆ وتار مەدە یان مەسەلا مامۆستا هەیە تەنانەت شتێک دەنووسێ ئەوەیکی بۆ دەکەن ئەو شتێ ڕەشکەوە بەڕاستی بەڵێ پێغەمبەر ئێمە صلی الله عليه وسلم تەجهیزی جەیشی لە مزگەوت بووە پێغەمبەر ئێمە صلی الله عليه وسلم قەزاواتی لە مزگەوت بووە پێغەمبەر ئێمە صلی الله عليه وسلم تەنانەت دابەشکردنی زەکاتی زۆر جار لە مزگەوت بووە زۆر جار پێغەمبەر دانیشتەکانی لە مزگەوت بووە حتا سەحابەی بەڕێز بۆمان دەجێڕنەوە خوا لەیان ڕازی بێ دەڵێن ئەگەر شتێک ببوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شتە باش بووە لە ئیسلام قامە فینا خەطیبە یان ئەگەر خراپ بووایە ئەو پێغەمبەر قامە فینا خەتیبەن فەرموو مەیکەن خۆتبە بۆ چییە خۆتبە زیارە وتاری هەینی عیبادەتێکی چەندەر ئیجتیماعی کۆمەڵایەتیە ئەوەندە سیاسیە زانان دەڵێن ئەگەر هاتوو شتێکی چاک لەو هەفتەیە لەنا ئەو مجتەمەعە ڕوویدا بوو دەبێ خەتیب خەڵکەکەیان بدە باسی بکە ئەگەر شتێکی خراپ بوو خەڵکی لێ ئاگادار بکاتەوە بەڵام مزگەوت زۆر ئێمە وەختۆی مزگەوت دوعیشان دەرسە بوو دروستە بوو ئیتر علمی تەفسیر هەموو علمی فەرموودەی پێغەمبەر هەبوو صلی الله عليه وسلم ئێستا مزگەوتەکان دەبێ دابخرێ بەینەما شوێنی تر هەیە کاتا سبێنێ کراوەیە ئەدیەوە قەتیسکردن نیە ئەوە بەڕاستی کەمکردنەوە نیە لە ڕۆڵی مزگەوت مزگەوت وای لێ هاتوویانی خەریکە وەکو شوێنەکانی مەعبەد بێ نامزگەوت شوێنێکی گرینگە یەکەم شت پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە پێی هەستا لە هیجرەتدا دروستکردنی مزگەوت بوو لەبەرچی لەبەرەوەی مزگەوت جا کورداواری ئەمەش لە هەر شوێنێکە حتا تەنانەت خانوویان بخۆیان دروست نەکردو تا مزگەوتیان دروست کردو باشە بەڵێ ڕۆڵ کەم کراوەتەوە باشە مامۆستایانی ئانی بەڕاستی زۆر بەڵێ ببوورە ئەگەر بۆ نمونە ئەگەر بێدەنگی نەبووایە بۆ نمونە ئەگەر جەنابەت و ئەو سەد مامۆستای دوور دەخرانەوە ئەگەر ڕۆڵی مزگەوتەوە سنووردار بکرێ ئەگەر بێدەنگی بکرێت لەمانەشتی تریشی بەدوا دەدەێت سە بۆ نمونە پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکان بۆ نمونەوانەیەکی فرامۆش کراوە ئێستا من مناڵەکەم لە قوتابخانەی لە هەفتەیدا وانەیەکی بۆ نمونە دووانەیە یەکێکیان دەرسی شەشەمە بۆ نمونە مامۆستای تایبەتمەندی نییە یعنی ئەگەر بێدەنگی هەبێ شتی تری بەدوا دەدەێ بە کورتی بە سوپاس دەکەم ئەمە زۆر غەم دەخۆم کاک حەکیمی بەڕێز زۆر جارەمە لە مزگەوت دێنەوە لە ڕێگا دەبینین کە خەڵکێک گەنجەکانمان بەداخەوە خەریکی کۆمەڵشتی مالایعنین یخواگە مزگەوتە بووە لە مزگەوت وایە تاوان ئێمە جارە ناوێرین مامۆستایان زۆر جار ئیتیهاممان دەکەن ئەتۆگە مامۆستای قسەی حەبکە داوای قوتی خەڵکی بکات لە سەنگەری میلەت و خەڵک بێ ئیتر ئیتیهامی دەکەن بە حیزبێکی ئیسلامی یان بەجی هەتێک یان دەڵێن مامۆستای ئاینی بۆی نییە سیاست بکە مامۆستای ئاینی بۆ دروستە سیاسەتی تو بکە بۆ ئیکەنیکە مەبەست لەوەیە کە سیاسەتەکە قەزی ئیسلام يعني فصل الدين عن الدولية كأوا لميجي إشي بودكري وكاري بودكري بلا لا قضية بروردا يعني أتوت مشاكل لا بروردا يعني كمال اشتيان هنا وتناوي يعني إسلام وكو دين إشكا وكو دين كاني كسير بكري يعني كمال لو شتاني كسباز بوخوا بزهدي ما مستعان ومسلمان وخلشي سري نقر أجرنا ضلت ترانا أتو كباسي قرآن ذا كنا بيري بيروزة يعني كباسي پێغەمبەر دەکەی نابێت صلی الله عليه وسلم یعنی شتەکە بیکێ شتێکی تاریخی مێژووی بەڵێ ڕۆلی پەروەردە
خۆ پێش ئێستا ناوەکەی چییە وەزارەت التەربیە والتعلیم واتە پێش تەعلیمەکەی تەربیە ئێتر کە تەربیە وای لێ هات جا دوا ئەوە ئێمە دەمانێت چاو لە وڵاتە پێشکەوتەکان بکەین بەڵام بەداخەوە بڕۆ سیستەمی خوێندن بڕۆ لە ناو ئێمەدا خەریکە خوێندن چی لێ هاتووە پەروەردە چی لێ هاتووە کە ئەمانە بەڕاستی هەمووی کاری لەسەر کراوە ئیشی بۆ کراوە ئەم جاگەیوە بەم ڕۆژە بۆ کاتەوە ئەوان مامۆستا ئیش بە قۆناغ دەکەن وەک ئێمە نین ئێمە جاری وایە شتێکە وتارێک دەدەین هەڵدەچین ئیتر دەڕوە بەڵام ئەوان شتی مەدروسیان هەیە بە قۆناغ دێن بە مەراحیل دێن ئیشی خۆشیان دەکەن و زۆر بە جددی و وەکاریشی بۆ دەکەن ماندووش نابن بەڵێ سپاس دەکەم مامۆستا مامۆستا ئارام کاتمان کەمەوە بەس لەسەر کۆمەڵێکش دەگەر بۆ ماڕوونکێتەوەی کە جەنابی مامۆستا باسی کرد مەسلەی نابێت دین تێکەڵی سیاست بکرێ و مەسلەی ئەوەی کە ڕێگەدان بەڕێکخراوە بیانیەکان بەناوی ئەوەی کە هاوڕە گەزبازی و جێندەر و ئەوانە بۆچی گۆڕەپانەکە بەوان کراوەیە و سەبارەت بە هەمواری یاسای خێزانیش دەگەر شتێک دەبێ بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ سەبار بە دین و سیاست ئەمن پێکەنی پێ بەڕاستی قسە بەسەر توی ساڵی هەشتایەکانە کاکە ئەوروپا بۆ خۆی کە دەڵێ دین بە سیاست زیاکردەوە جۆرج بۆش کات لە عێراق و ئەفغانستاندا دەیگوت خوا ئەمری پێ کردوم ئێدە بەخوا ئەوگەمەلای وای گوت باە کلشیان لە دوو دەنا ئەوەندەیان حیا دەبێت باشە جۆرج بۆش وای گوت و تەقەش لە دوو بەردان نەهات من یەکشتم پێ سەیرە دەڵێن دین سیاست تێدانە باشەوە تێدانە باشە کەچی کە بیانێ مەتحی خۆیان بکەن لەو ماوەی ڕابردا بینیمان وەڵا حکمی کاکە حکمی ئێمە وەک حکمی عومەری کوڕی خەتابە ئەی کە دین سیاست تێدانە بۆ ئەوەندە معجەب حکمی عومەری کوڕی خەتاب و عومەری کوڕ عەبدولعەزیزی بۆ عومەری کوڕ عەبدولعەزیز و عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوان لێبێ ئیشیان بەچ کردو ئیشیان بە ئیسلام نەکردووە تۆ مادام معجەبی ئەوانی نیشانەیەوە کە ئیسلامەکە سیاسەتێکی زۆری تێدا بۆیش هەموو جارێکە بتوێ مەتحی خۆت بکەی خۆت بەوان دەشپێنی خۆت بەوان دەسوێنی حەسەنە ناگاتە هیچی ئەو سەدەم بەرحاڵ ئەمە یەک دوو ئێمە لە ڕووی نەتەوەیە وەکو کورد پێویستمان بەوەیە لە ئێستادا بە تایبەتی بین هەستی ئیسلامەتی لەگەڵ کورد نەتەوەیەتی تێکەڵکەین چونکە گەروانەکەین ئێمە دەتوێنەوە ئێمە کۆتاییمان پێدێ وەکو نەتەوەی کورد زۆر پێویستمان بەوەیە بەداخەوە شۆڕشە کوردیەکان لە دوای ساڵی 45ەوە تقریبا هەمووی لەسەر ئەو وەستا بێ دژاتی دینکە بابە تۆ بۆ دەی گڕگڕ یەخەی مەلا بگرێ یەخەی قورئان بگرێ یەخەی ئیسلام بگرێ یەخەی حیجاب بگرە ئەنی بۆ تۆ ئەو شۆڕشە گەورە باش ئیسلام چڕێگێکی لە میلەتی کورد گرتووە من ئەستان پێم وایە نەتەوەی کورد دەتوانێت زۆر سوود لە ئیسلام وەرگرێ تۆ تەماشاکە وەکو دین زۆرنەت ئیسلامە وەکو مەذهب زۆرنەت سونیە وەکو فقه زۆرنەت شافعیە وەکو عەقیدە زۆربەت ئەشعەریە یعنی کەم نەتەوە هەیە ئاوا بتوانێت هەموو خاڵە هاوبەشەکانی دینێک لە خۆی دەکۆکاتەوە تۆ دەتوانی بەو دینا دەوڵەت دروستکەی تۆ دەتوانی بەو دینا هێز دروستکەی بەڵام بەداخەوە یعنی چونکە لە چاویلکەی پڕ لە حقد و بوغزی ڕۆژهەڵات ناسە ئەوروپیەکان سەیری دین دەکەن دەڵێ بە کابرایان گوت کوا گوێت کوتی ئەوەتە کاکە گوێ ئەوەتە ئەتۆ بۆ قورئان و فەرموودا کتێبی زانایانی مسلمان لە بەدەستی خۆدا بۆ دیدەچی کتێبێکی ڕۆژهەڵات ناسێک دەخوێنەوە لەسەر ئیسلام ئەوە ئیسلام و قورئان بۆی لێی تێبگەی زۆر بە کورتی سپاس دەکەم بەڵێ وەڵای من یەکش دەڵێم سیستەمی سەرمایەداری ئیشی ئەوەی مرۆڤ کاتە کۆی لێی خۆی یەک لە هۆکارەکانی بە کۆیلەکردنی مرۆڤ چییە ئەوەی یەکەم عەشیرەتی نەمێنێ دووەمیان خێزان نەمێنێ بەو دوان بەتاڵی کاتە کۆیلە و دەستی بەسەرا دەگرێت عەشیرەت بە هەموو چاکی و خراپیەکانیەوە ئەوە دیارەستان کاڵ بۆتەوە ئەگەنا هەبوونی باشترە بەڵام بە کاڵیەکەی دووەمیان خێزان پای ئەساسی ئەوەیە کە مرۆڤ نەبێتە کۆیلە بەڵام کە ئەوە چووکە منداڵێک کاتێکە لەگەڵ خێزانەکەیدایە ئەوەندەی قسە حساب و قسەی باوکی دەکات حساب بۆ قسەی دایکی دەکات حساب بۆ قسە حکومت ناکات کە تۆ هاتی لە باوکت زیاد کرد و دایکت زیاد کردەوە تەمان ئەوە دیارە ئەو منداڵە بە تەواوەتی دەبێتە کۆیلەی دەسەڵاتێک ئەو دەسەڵاتە کەیفی چۆنی بوێ ئاوا بەکاری دێنێ سوپاس دەکەم مامۆستا نادەرەگە شتێکت ماوێ زۆر بە کورتی سوپاس دەکەم کاتمان نەماوە وەڵات دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز بۆ پەیام هەر پایدار بن ئینشاءڵڵا داوا دەکەین کە هەمومان بە دڵسۆزی مەوزوعەکە وەربگرین ئەوە نییە کە کەسمان دژیەک بین مەبەستەکە ئەوەیە کە هەموو لایەک بتوانین چاکەکان بۆ خەڵکو و میلەتی خۆمان بێنن وە لە خراپەکانیش بە دووریان بگرین سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ وەرەزان مامۆستا نادرکانی کوردەی زانای ئاینی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە مامۆستا ئارام محەممەد تۆفیق توێژەر و نووسەر لە فکری ئیسلامی کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ